لە بنکەی پۆلیسی هەڵەبجە 891 دۆسیەی لێکۆڵینەوە تۆمار کراوە. لە بنکەی پۆلیسی شەید سەرکار 342 دۆسیەی لێکۆڵینەوە تۆمار کراوە. لە بنکەی پۆلیسی سیروان 190 دۆسیەی لێکۆڵینەوە تۆمار کراوە. لە بنکەی پۆلیسی خورماڵ 275 دۆسیەی لێکۆڵینەوە تۆمار کراوە. لە بنکەی پۆلیسی بیارە 114 دۆسیەی لێکۆڵینەوە تۆمار کراوە. لە بنکەی پۆلیسی تێوێڵە 44 دۆسیەی لێکۆڵینەوە تۆمار کراوە. لە بنکەی پۆلیسی بەمۆ 12 دۆسیەی لێکۆڵینەوە تۆمار کراوە کە دەکاتە 1868 دۆسیەی لێکۆڵینەوە. لە ساڵی 2019 2991 دۆسیەی لێکۆڵینەوە تۆمار کرابوو کە ئەمەش جیاوازەکەیان ئەکاتە 1123 دۆسیەی لێکۆڵینەوە کە کەمی کردووە بەپێی ئەو ئامارانەی کە ئێمە لە بەڕێوەبەرایەتی پۆلیس تۆمارمان کردووە. ڕووداوی کوشتن لە سنووری پارێزگای هەڵەبجە لە ساڵی 2020 سێ حاڵەتی کوشتنمان هەبووە و هەرسێکیان تۆمەتبارەکان دەستگیر کراون و تاوانەکان ئاشکرا کراون. خۆکوشتن تەنها یەک حاڵەتی خۆکوشتنمان هەبووە. لێدان بە ئەنقاس 137 حاڵەتمان هەبووە. خۆسووتاندن و مردن هیچ حاڵەتێک تۆمار نەکراوە لە سنووری بەڕێوەبەرایەتیەکە. دزیکردن 91 حاڵەت تۆمار کراوە کە بەراورد بە ساڵی 2019 34 حاڵەت کەمی کردووە.